سڵاوتان لەبێ بەڕێزان سەرەتا ئەم هەفتەیە وەزیرە کوردەکان گەڕانەوە بەغدا ئێستا ئەوەی خەڵک و هەرێمی کوردستان چاوەڕوانی دەکەن چارەسەری کێشەکانە بە تایبەت نردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەفتەیەک بەسەر سوێن خواردنی وەزیرە کوردەکان تێپەڕی بەڵام هێشتا ئاسووی چارەسەری ئەم گرفتە ڕوون نییە کەواتە گەڕانەوە و دەست بەکاربوونی وەزیرەکان چی لە داخوازی و داواکاریەکانی کورد دەگۆڕێت بوونی وەزیرە کوردەکان لە ئەنجومەنی وەزیران چ دەسەڵات و ڕۆڵێکیان دەبێت لە چارەسەرکردنی موچە و بودجەی هەرێم بە تایبەتی لە ئەگەریمانەوەی دۆخی پەیوەندەکانی هەرێم و بەغدا و چارەسەر نەکردنی پرسینەوت تا چەند دەتوانن فشار بۆ سەر حکوومەت و ئەنجومەنی وەزیران دروست بکەن لە نێو وەزارەتانی بەر کورد کەوتون وەزارەتی کاروباری ژنانی عێراق پێدانی ئەو وەزارەتە چ پەیوەندێکی بە پرسی داخوازەکانی کوردەوەی ئەم وەزارەتە دەتوانێت چی بکات بۆ ژنانی عێراق و هەرێم ئەم وەزارەتە چی لە خەم و ئازارەکانی ژنانی عێراق و لە نێویشاندا ژنانی کورد دەتوانێت کەم بکاتەوە بەڵێ بەڕێزان ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکەی پەیوەندیدار لە دیوی دووەمی هەواڵ تاودوو دەکەین بۆ مەبەستا لە ستۆدیۆ میوانداری بەڕێز بەیان نووری وەزیری کاروباری ژنانی عێراقمان کردو بەیان خان زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونتان ئێوە نزیکەی هەفتەیەک خەریکەتە دەپەڕێبەوەی کە لە بەغدا دەست بەکار بوون وە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیرانیش کراوە کە ئێوە وەزیرانی کورد بەشداریتان تێدا کردووە ئەکرێ باسێکی ئەو کۆبوونەوەی بکەن و باسی چی کراوە بوونی ئێوە لە نێو ئەو کۆبوونەوەدا و وەزیرانی کورد چ کاریگەری هێبوو بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشتان لێکەین بۆ ئەم دەرفەتە سەبارەت بەو دانیشتنە بەرنامەیەکی بەرنامە ڕێژەیەکی خۆی هەبوو ئەو جەدوڵامالێکەوە بۆی دانرابوو لە سەرەتاوە باس لەوە کرا یەکەم بڕگەی باس لەوە بووکەوە خەزێنەی ئێستای عێراق بەتاڵە و پارە لە بەردەستانیە و داوای پێشنیارەکرا لە وەزیرەکان کە بزانرێت چۆن چارەسەری ئەم کێشەیە بکرێ کاتە هەر لە سەرەتاوە ینی باسەکە لە باسی پارەوە هاتە پێشەوە بەهۆی ئەو بارودۆخەیەکەوە ئێستای عێراقی تێدایە قسە لەسەر ئەوە بووکەوە نەفقاتی ئەم جەنگەیکەوە ئێستا ڕوبەڕووی عێراق بۆتەوە زۆر بووە و خەرجێکی زۆری لەسەر کراوە بۆیە ئێستا وای لێ هاتووە کە خەزێنەی عێراق بەتاڵە و ناتوانرێت تەنانەت هەتا ئێمە لەوێ بووین موچەی فەرمانبەرانی عێراقیش کە تاوکو ئێستا لە کاتی خۆی دوانەکەوتووە ئەم مانگە لەوێش موچە دواکەوت بوو نەیانتوانی بووکەوە موچە بیان بە فەرمانبەرەکان ینی هەبوو 4 ڕۆژ و 5 ڕۆژی بەسەرا تێپەڕی کردبوو هێشتا نەخێر چەند بابەتێکی کەشەیە کاتوانین بڵێن شتی ئیداریاتن و شتی تر بوون کە زۆر پەیوەست نین بەم بوارەوە بەڵێ ئەوەی پەیوەندی بە خشتی کارەکانی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران و هەیە دیارە پێشتر پێشەوەی ئەوە بگەڕێنەوە دیاری کرابوو تایبەت بێ بەچی پێشەوە دیاری کرابوو کە ئێمە چوینە ئەوێ هەر ڕۆژی دوای سوێند خواردنەکە جەدوڵعمالەکەمان بۆ دانرابوو واتە ینی پێشتر ئامادەکرابوو کە وەکووتمان پەیوەندی بە چەند وەکو سنووری ئاوی عێراق و چەند بابەتێکە بوو کەوا گفتوگۆی لەسەر کرابوو بەڵام دانیشتنەکە نەتوانڕاتەوە بکرێت بەهۆی ئەوەی کەوا سەرۆکی وەزیران سەفەری هەبوو بۆ ئێران نەتوانرا سەرجەمبەرگەکانی دانیشتنەکە گفتوگۆی لەسەر بکرێت دانیشتنەکە لە نیوەیە وەستێنرا و دواخراوە هەتاوەکو ئەم هەفتەیە ئەنجومەنی وەزیران لە بەغداد دائیمەن ڕۆژانی دووشەممە دانیشتنی هەیە بۆیە ڕۆژی دووشەمەی داهاتوش بڕیارەکە دانیشتنەکە تەواو بکرێت شتەی کارەکانی چی دەبێت ئەو پرسی کە زۆر باز دەکرێت ئێستا پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە چۆن دەتوانێت لە خشتەی بەرنامەکانی لە جەدوەلی ئەعمالی ئەنجومەنی وەزیرانە جێ بکرێتەوە یان داواکاری ئەو وەزیرەکان دەتوان داواکارێکی لەو جۆرە بکەن بێگومان ئەتوانین بێگومان ئێمە بەبێ ئەوەی کە ینی پێش ئەوەی کە ئەوەش بخرێتە بەرنامەوە وەکو وەزیرە کوردەکان لەگەڵ عەبادیە ینی قسەی ئەومان کرد کە بزانین چۆن چارەسەرەکرێت ئەویش هەر گەڕانیەوە بۆ ئەوەی کەەوە هەر کاتێکەوە پارە هەبێ ئێمە هیچ کێشەیەکمان نییە و یەکسەر پارە ئەنێرین بەڵام ئێستا گرفتەکە ئەوەیەکەوە با بە هەمومانەوە چارەسەری ئەوە بکەین کە بزانین چۆن پارە دابین بکەین بۆ خەزێنە پێتەنەوەیان پەیوەندی بە نەبوونی پارەوە هەیە لە عێراق یاخود پەیوەندی بە چارەسەر نەکردنی ئەم گرفتانەی پەیوەند بە نەوتەوە هەیە لە هەرێمی کوردستان تەنها پاساوێکە وەکو پاساوێک عەبادی هێنایەوە ناتوانین بە تەواوەتی ئەوە بڵێن چونکە وەکووتمان ئەوە نەبووە دانیشتێکی دوور و درێژ بکرێت و لەسەر جەم شتەکان ینی قسەی لەسەر بکرێ بۆیە ناتوانین ئێستا بڵێن تەنها پاساوێکە هێناوێتەوە یاخودنا بەڵام ئەگەر
بووە بەرگەیەکی سەرەکی لە ناو دانیشتنا و گفتوگۆی تەواوی لەسەر کرا ئەو کاتە ئەتوانین بە تەواوەتی نیەتی ئەو بزانین چییە بەڵام ێستا ناتوانین نیەتەکەی بزانین کە چۆنە. هاتوو ینی لە خشتەی کارە پرسێکی لەو جۆرە جێ بکرێتەوە باسکردنی موچی فەرمانبەرانی هەرێم ئەوە نیە بڵین لە 100% دیاری کرابێت بەڵام بێگومان ئەبێت یانێ حتا ئەگەر لە خشتەی کاریشتانە بێت ئەبێ ئێمە و کۆزیرە کوردەکان لەگەڵ سەرۆگۆزیرانە قسەی خۆمان بکەین بۆ ئەم بابەتانەی کەوا پەیوەندی بە هەرێمەوە ئێوە داوا دەکەن بەر لە کۆبنەوەکە داوایکی لەو جۆرە دەکەن یان دەتوانن بێگومان توانین داوا بکەین لە ناو ئەنجومنی وەزیران بە دەنگدانێک لا دەکرێتەوە و پرسانی کە دەبرێن ئەوێ یاخود بەچی بەڵێ ئەو شتانێک کە هەر پرسێکە ببرێتە ئەوێ دەبێت بە دەنگدان یەکلا بکرێتەوە. پێتان وایە وەزیرە کوردانی کە ئێستا لەوێن ئەو 5 وەزیرە دەتوانن یان ئەگە بە دەنگدانیش بێ ئەم پرسێک لاکەن یان دوجار هەرە بێت چارەسەر سیاسەکە بدۆزرێتەوە بۆەوەی کە چارەسەری موچی فەرمانبەرانیش بکرێت. وا ئەزانین دائیمەن ینی چارەسەرە سیاسیەکان ئەگەر وەفتە سیاسیەکان زیاتر لە دەرەوەی دانیشتنە ڕسمیەکانە قسەی لەسەر بکەن و قەناعەت دروست بکرێ بۆ بەرامبەرەکان ئەوە زیاتر سوودی هەیە لەوەی کەوا بابەتێک ڕاستەوخۆ بخرێتە ناو دانیشتنی ئەنجومەنی وەزیرانە و لەوێدا گفتوگۆی لەسەر بکرێت و سەرجەم وەزیرەکان معلوماتی و زانیاری تەواویان لەسەر بابەتەکە ئەگەر بە تەواوەتی نەبێت لەوانەیە بە جۆرێک ینی نەتوانرێت بە تەواوەتی قەناعەت بە زۆر لایەن بکرێت بەڵام ئەگەر چارەسەرە سیاسیەکان لە پێشتر ئاماژەی بۆ بکرێت و قسەی لەسەر بکرێت ئێمە ئەوە بە ڕاستتر و باشتر ئەزانین. کەواتە ئێستا ئەنی چاوەڕێ دەکرێت موچە و بودجەیەک لای بکرێتەوە بە تایبەت موچەی فەرمانبەران وەکو لانی کەمی داواکاریەکانی کورد بەگەڕانەوەی ئێوە وەکو وەزیرانی کورد بۆ بەغدا و دەست بەکاربوونتان. ئێستا ئەوان وەک ئاماژەمان پێدا لە سەرتاوە ئەوان ئەڵێن ئێمە هی بەگەڕانەوەی ئێوە هیچ کێشێکمان نەماوە لەوەی کەوا موچە بنێرین بۆ هەرێم تەنها شتێک کە هەیە ئەوەیە کەوا ئێستا لە ناو خەزێنەدا پارە نییە و ئێستا لیژنەیەک دروست بووە کە ئەو لیژنەیە گفتوگۆ بکات لەسەر چۆنیەتی پەیداکردنی ئەگەر قەرزە یاخود ئەگەر بە هەر شێوازێک بێن بۆ خەزێنە و ئەگەر خەزێنە پارێتی هات ئەبێت ئێمە سووربین لەسەر ئەوەی کەوا ئەو قەرزەی هەرێم کەوا هەیە ئەگەر بە چەند جارێکیش بێت بگەڕێتەوە. کەواتە دەست بەکاربوونی ئێوە وەکو وەزیرانی کورد تەڕادەی کێشی موچە و ناردنی موچە چارەسەرەکە تەنها گرفتەکەوەی ئێستا لە خەزێنەیە پارە نییە. ئەمە قسەی سەرۆک وەزیران ئابادیە کە ئەمە جووە وەڵامی بۆ ئێمە. بەڵێ کەواتە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێ هەندێک دەڵێن تەنانەت پەرلەمانتارێک باسی لەوە کرد کە ئەو لەگەڵ خودی ئابادی باسی کردووە کە باسی لەوە کردووە هەتا لەسەر پرسی نەوت ڕێکەوتن لەگەڵ هەرێم نەکرێت چاوەڕوانی موچە و ناردنی پارە نەبن بە تایبەت موچەی فەرمانبەران ینی چاوەڕێ ناکرێتە پرسی نەودێک لا بکرێتەوە ئەگەر ئەم پرسەوە درێژەی کێشا ینی بوونی ئێوە ناو ئەنجومی وەزیران چڕۆڵ و کاریگەریکی دەبێت. وەڵامی بۆ ئێمە وانە بووە کە بۆ ئەو پەرلەمانتارە ئەوەی کە وەڵامی ئەمەی کە بەڕێزت فەرموویت ئاوای وتۆ بۆ پەرلەمانتارە ئەو وەڵامی بۆ ئێمە بەو شێوازە نەبوو جا ئایا ینی ئەگەر ئەوە قسەکان بەجۆرێک بێت بەڵام ئەگەر درێژەی کێشا ئێمە ئەبێت وەکو خۆمان ئەو بڕیاری کەوا دراوە 90 ڕۆژدانراوە بۆ لە دوای سوێند خواردنی ئێمەوە بۆی کەوا بتوانرێت هەندێک لەو کێشانە چارەسەر بکرێت و ئێمەش وەک خۆمان ئەولەویەتمان داوە بە گەڕانەوەی ئەو موچەیە بۆ کوردستان ئەگەر نەتوانرێت چارەسەر بکرێت ئەبێت ئێمە هەڵوێستی خۆمانمان هەبێت. بۆ دەتوانین چی بکەن یان دەسەڵاتی وەزیرەکان بە تایبەت وەزیری دارایی چیە دەتوانێت چی بکات؟ ئێستا ناتوانم بڵم ینی بە تایبەت یانی وەکو وەزیری دارایی خۆی چیەکات دەبێ و پرسیارە لە خۆی بکەن. ئێوە وەزیرانی کورد بەگشتی بۆ نمونە ئەو 90 ڕۆژە چاوەڕوانی ناردنی موچەش دەکەن یاخود موچەلانی کەمی داواکاریەکانن دەبێت بنێرێت بەر لەو ماوەیەش ئەبێت ینی ئەوەی کە ئێمە چاوەڕوانیەکەین لەگەڵ بوونی پارە لە خەزێنەی عێراقدا کە ئێستا بەڕێز کاگوشێر زێباری خۆی وەزیری مالیە و بێگومانە بێ ئاگاداری ئەوە بێتکەوە کەی خەزێنە پارەی تێدا بێت ئەبێت ڕاستەوخۆ چارەسەری ئەو کێشەیە بکرێت نەک ئەوەی ئێمە چاوەڕوان بین لە دوای 90 ڕۆژ اینجا ئەو پارەیە بنێرێت ئەبێ وەکووتمان ئێمە ینی ئەولەویەتمان داناوە بۆ ئەو بابەتەکەوا بکەوێتە پێشەوە بەڵام بابەتەکانی تریش ئەبێ بخرێتە گفتوگۆ و سەرجەم ئەو بابەتانە دەبێت قسەی لەسەر بکرێت. بڵێ لەسەر ماوەکە ئەو 90 ڕۆژی کە دیاری کراوە لە ڕۆژی دەست بەکاربوونی ئێوە وەزیرەکان حسابە بێت ڕۆژەکە؟ بەڵێ لە ڕۆژی سوێند خواردنی وەزیرە کوردەکانەوە کە هەژدەی دەیەت دەبێ حسابی بۆ بکرێت هەتاوەکو 90 ڕۆژ حساب کرێت. بڵێ سەبارەت بە ئەو داواکاریەکانی تکی کورد جیاواز لە موچە کۆمەڵە داخوازی و پرسی هەڵواستراوی لەگەڵ بەغدا هەیە ئێستاەوە نوێنەرێکی وەزیرێکی کوردن لە ئەنجومەنی وەزیران پێتان وایە لەو ماوە دیاری کراوە بۆ چونتان چییە بتوانرێ ئەو کێشانی کە هەیە لانی کەم بگەنە قۆناغێک بێگە لە چارەسەریش بێ؟
وا ئەزانین بەو فشارێکەوە ئێستا کورد دروستی کردووە بۆ ئەو ماوەی کەوا دایناوە بۆ ئەوەیە کەوا مەلەفەکان بجوڵێنرێن چونکە ئەگەر مەلەفەکان هەر ئاوا بمێنرەوە وەکو لە خولەکانی پێشودا بووە بەڕاستی کورتیا زەرڕۆمەند دەبێت بەڵام ئەگەر ئاوا مەلەفەکان فشار دروست کرا و خراە ینی بچێتە قۆناغێکەوە ینی هەرێکێک لەو مەلەفانێکەوە هەیە ئەگەر بتوانرێت قۆناغێک ینی تێپەڕێنرێت و هەست بکەین کەوا گەشتبینین بەو هەنگاوانەی کەوا ئەنرێت ئەوە وازانین هەنگاوەکان تەنها لەلایەن بەغداوە دەبێت بجوڵێنرێت یاخود دەوتێت بێ هەرێمی کوردستانیش بچێتە پێشەوە بۆ چارەسەری پرسەکان بە تایبەت پرسینەوت دەبێت هەم وەکو لایەنە سیاسیەکان کاری بۆ بکەن هەمووکو وەزیرە کوردەکان کار بکەن هەمیشۆکو پەرلەمانتارەکان ئەبێت بە هەر سێلامانەوە هەماهەنگی بکەین هەتاوەکو بتوانین سەرجەم مەلەفەکان بجوڵێنرێت و قسەی تاوی بەڵێ قسە لەسەرەوە دەکرێت کە پێویستە ئەگەر ئەو 90 ڕۆژە لانی کەم داواکاریەکانیش جێبەجێ نەکران یاخود ئاسۆیەکی ڕوون بەدی نەکرا بۆ چارەسەر ئەو ماوەیە کورجاری کە درێژی کات و تەنانەت سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم خۆی لە دوانێکی لەو جۆرەیدا ینی ئەمە ئەگەر شتێکی لەو جۆرە ڕوو بدات پێتان وایە ینی گوتار و پێگەی کورد لاوەسەر ناکە بەرامبەر بەغدا ئەگەر چەند هەنگاوێک نرابێت و هەنگاوەکان بەرەو ئەو گەشتبینی بڕوات شتێکی ئاساییە بێت بەس بەو مەرجەی هەنگاو نرابێت بەڵام ئەگەر لە شوێنی خۆیان وەستانێک بێت بەڕاستی قبول ناکرێت و زەحمەتی شەو پێگەی کوردیش زیاتر لاوازەکات ئەو کاتەرۆک و خولەکانی پێش و چۆن چەند مەلەفەکەی هەر ئاواهی ماوەتەوە ئەم خولە شەروای لێت و ینی ناگەینە بەرەنجامێکی باش باز ئەگەر ئێمە توانیمان ئەم جارە لەو ماوەی 90 ڕۆژەدا فشارێکی وا بخەینە سەر حکوومەتی عێراق کە بتوانێت چەند هەنگاوێک بڕواتە پێشەوە کە دڵنیا بین لەوەیکەوە ئەگەر بە سێمانگەکە چکە بەڕاستی بێڵێن ینی زۆر مەلەفەیە هەرگیز ناتوانێت لە سێمانگا نەک لە سێمانگا لە 9 مانگ لە 12 مانگیشە هەندێک مەلەف ناتوانێت تەواو بکرێت بەڵام گرنگ ئەو هەنگاوانەیە کە ئەنرێت ئەگەر توانیمان بینیمان کەوا حکوومەتی عێراقی چەند هەنگاوێکی باشی ناوە چۆتە پێشەوە ئەوە ئەتوانرێت بڵین کاتەکە درێژیش بکرێتەوە ئاسایی بێت پێتان وایە کورد دەتوانێت ئەو فشار بکات لە ماوەی ئەو سێمانگای لانی کەم فشاری هەبێت لەسەر بەغدا وای بۆ چەند بتوانێت دەوترێت ئێستا کورد ینی لا بەشدارێکی لاواز لە ناو حکوومەتی عێراق هاوبەشنی یەکوی کە پێش دەوترا ئێوە بۆچونتان چییە ئەم حکوومەتە نوێی کەوا ینی ئێستا تەشکیل بووە لە ڕاستیانی لەبەر ئەوەی کەوا ئێمە تازە چوینەتە ئەوێت تەنها ینی لە ڕۆژی ینی دەست بەکاربوونمانەوە 5 ڕۆژە ئێمە ناتوانین هەتا ینی ناتوانین نەتەقیمی ئەم حکوومەتە تازەیە بکەین نە هیچ حکومێکی بەسەرابێن بزانین ئایا کورد ئەکاتە هاوبەشێکی ڕاستەقینە یاخود چۆن مامەڵی لەگەڵاکات دەبێت لانی هەرەکەمەکەی ئەم سێمانگەمان لە بەردەستا بێ هەتاوەکو بزانین چۆن کارەکە پێت وایە کورد بژاری تری لە بەردەستایە جگە لە چوونەوە بۆ بەغدا بەڵێ کاتە توانرێت ینی بە تایبەت ینی هەموو ینی هێزە نێودەوڵەتیەکان ینی وڵاتە زلێزەکان ینی لە قسەکردنان لەبەرەوە بۆ چوونمان وایەکە وەکو ینی فشارێک بتوانن بخەنە سەر ئەوان کە وا بکەن کە ببنە وەڵام دەرەوەی داواکارەکانی کورد بەڵێ پرسیارێکی دیکە دەمێ هەر لەسەر ئەم بابەتە لەسەر ئەنجومنی وەزیرانی عێراق پێشتر کە زۆر ڕخنە لە نووری مالیکی دەگیرا بەوەی کە پەیڕەوێکی ناوخۆینەوە بۆ ناو ئەنجومنی وەزیران ئێستا باز لەو دەکرێت کە پەیڕەوێکی ناوخۆ دانراوە یاخود دادەنرێت بۆ پێی دەسەڵاتەکانی سەرۆکی ئەنجومنی وەزیران کەمتر بکاتەوە و دەسەڵاتی وەزیرەکان زیاتر بکات شتێکی لەو جۆرە هەبوو پێشتریەوە بەڵێ پەیڕۆ پرۆگرامەکە ڕەشنووسەکەی ئامادە کرابوو و بڕیار بوو ئێمە لەم دانیشتنەدا گفتوگوی لەسەرکەین بەس وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێدا دانیشتنەکە لە نیوەیدا تەواو کرا و بڕگەکانی هەمووی نەتوانرا گفتوگوی لەسەر بکرێت بەڵام بۆ ئەم جارە ئەوە دانراوە پەیڕۆ پرۆگرامە دانراوە و بۆ چونمان وایە بتوانرێت لە دانیشتنی ڕۆژی دووشەمەدا گفتوگۆی تەواو لەسەر ڕازین لەو ڕەشنووسێکە دیاریکراوە بۆ بنەوەی پەیوەندی بە دەسەڵاتی ئێوە وەکو وەزیر خاڵی تایە کە بڵێن ئەبێت گفتوگۆی تەواوی لەسەر بکرێ بەڵێ سەرنج و بۆچوونی خۆمانمان هەبووە لەسەری بەڵام ئەبێ ڕۆژی دووشەممە ینی لە دوای ئەوەی کەوا گفتوگوی لەسەر ئەو ڕەشنووسەکران جا ڕای خۆمانی لەسەر بڵێ لە تۆری کۆمەڵاتی فەیسبوک کۆمەڵێک پرسیاری زۆرمان بۆ هاتووە بەشێکی زۆری پرسیارەکان پەیوەندیدارن بە وەزارەتەکەی بە وەزارەتی کاروباری ژنان کە وەزارەتەکەی بەڕێسانە دەمەوێتمان سەر ئەم پرسە خەڵ دەپرسێ ینی وەزارەتی ژنان کاروباری ژنانی عێراق بۆ کورد چ گرنگیەکی هەیە بۆ تا چەند پەیوەندی بە پرسی داخوازیەکانی کوردەوە هەیە سەبارەت بەو وەزارەتانی کەوا دراون بە کورد لە ڕاستە
بەپێی ئەو دەنگانی کەوا کورت هەی بووە کراوە بە خاڵ و چەند وەزارەتێکی بۆ دیاری کراوە لە زمنیانە وەزارەتی کاروباری ژنان بووە کە دراوە بە کورد ینی ئەتوانین بڵین ئەم وەزارەتەش وەکو هەر وەزارەتێکی تر بێگومان ینی زانکەوە وەزارەت هەیە و وەزارەتی دەوڵەتیش هەیە ینی ئێمە وەزارەتێکی دەوڵەتمان کە بەرکەوتەوە بۆ کاروباری ئافرەتان ئەمە دەسەڵاتی لە وەزارەتەکانی تر کەمترێکە ینی هەمان دەسەڵاتی وەزارەتەکانی کەی نییە بەڵام واش نازانین کە نەتوانێت هیچ کارێک بکات هەر خۆی ینی بوونی وەزیر لە ناو ئەنجومەنی وەزیراندا بە خۆی دەورە بینێت ینی خۆی ڕۆڵی هەیە دەسەڵاتی هەتانە هەمان دەسەڵاتی وەزیرێک کە ئەوشی وەزیرەکانی تر یەک دەنگە هەموو سەرجەم وەزیرەکان وەکو یەک دەنگە دەن دەنگەکان وەکو یەکە ینی لەبەرەوە ینی مەرج نییەتەوە ئەو کارە چیت لەلایە ینی ئەتوانین بڵێن خاڵی سەرەکی ئەوەیەکە چەند ئەو وەزیرانەکەەوە دائنیشتن لە ناو ئەنجومەنی وەزیراندا و بڕیار بەدەستی ئەم وڵاتەن وەکو یەکە وەکو یەکە یانە گەریتر بۆ کاروباری ژنان بێ بۆ هەر کاروبارێکی تر بێت کەواتە ینی لێرەدا ژمارەی وەزیرەکان دەورە بینێت ژمارەی ئەنێوەکو ژمارە بۆ دەنگدانی ناو جەلسەکە ئەوە دەورە بینێ ئەمە خۆی بۆ خۆی ینی قسەیەکە وەکو ئەمەشی کە ئافرەت ینی وەکەزانین کە هەم لە عێراقیشا و هەم لە هەرێمیشە ینی ژمارەی ئافرەت کەمە لە ناو ئەنجومەنی وەزیراندا ئەمەش بۆ خۆی بۆ ئێمە بەڕاستی بە شانازی ئەزانین کەوەکو ئافرەتێک بتوانین بڕۆینە ناو ئەنجومەنی وەزیرانە و بتوانین بابەتەکانی تایبەت بە ئافرەتان بجوڵێنین و بتوانین قسەی لەسەر بکەین بەڵام وەکو ئەوەی کە ڕاستە و خۆ چه پەیوەندێکی بڵین بە کوردەوە هەیە ئەتوانین بڵین هەروەکو سەرجەم وەزارەتەکانی تر چۆن وەزارەتەکانی تر هەماهەنگیان هەیە لەگەڵ هەرێمدا ئەم وەزارەتەش هەماهەنگی هەیە لەگەڵ ئەم سێ پارێزگایی کە سەر بە هەرێمە بەڵام ئەتوانێت کاری خۆی بکات لە ناو پارێزگای کەرکووک لە ناوچە دابراوەکان ینی بە ئەو بەشەی بڵین پارێزگای سەلاحەدین وەکو تۆسخورماتووە و بەشەی پارێزگای دیالە و پارێزگای مووسڵ یعنی وەکو ناوچە کوردنشینەکان نەخێر هەتاوەکو ئێستا خۆی هەر وەزارەتەکە نووسنگی نییە لە پارێزگەکانی کەشدا بەڵام ئێستا بڵێن ڕەزامەندی تازە بۆ دەرچووە کە بتوانێت لە ناو پارێزگەکانی تری باشوور و ناوڕاستی شا بتوانێت نووسنگی خۆی هەبێ و چاوەڕوانی بودجەی تازە ئەکرێگەر ئەو بودجەیە پەسەند کرا ئەنجا ئەو نووسنگانی بۆ ئەکرێتەوە بەڵام لەم سێ پارێزگای ناو هەرێمدا نووسنگی نییە و کاتێک کە نووسنگی نییە بەڵام ئەتوانرێت هەماهەنگی بکرێت چونکە لەمە و پێشیش کە وەزارەتەکە لە لای ئافرەتێکی کەش بووە هەر هەماهەنگی هەبووە لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان لە کوردستاندا واتە توانرێت بەیەکەوە هیچ بکرێت بۆ عێراق ئێستا ئێوەکو وەزیرەکە دەست بەکار بوونانی استراتیژی ئێوە چی ینی بۆ وەزارەتە ئەوەی کە ئەتانی ئەولەوێتی پێ بدەن بۆ دۆخی ژنانی عێراق ژنانی کوردستانیش لە نێویاندا یان دەتوانێت چی بکەن بۆی کە لانی کەم بەشێک لە خەم وازارەکانی ژنان کەم بکەنەوە بە شێوکی گشتی لە عێراق بەڵێ ئەوەی کە ئێستا پلانی ئەم وەزارەتە خۆی هەیە کە نەیتوانیوە تاکو ئێستا تەواوی بکەن ئەنی کاریان هەبووە کە بۆ ماوەی 4 ساڵدانراوە هەیە بۆ ماوەی 3 ساڵدانراوە هەندێک لەو شتانێکەوە داڕێژراون بۆ ساڵی 2007 هەندێکی بۆ ساڵی 2010 و ئێمە تەماشای ئەو استراتیژیەتەمان کردووە کە دانراوە ئەو خاڵانێکەوە بینیومانە لە زمانی ئەو استراتیژیانێکەوە داڕێژراوە شتی زۆر جوان و بەهێزی تایە بۆیە ئێمە تاواوکەری ئەو کارانە ئەبین بەڵێ لەوانەیەکەوە هەیە یەکێک لە استراتیژیەکانی کە داڕێژراوە بۆ نهوزی ئافرەتان ینی ڕاپەڕاندنی ئافرەتان ینی دانراوە کە ئەتوانین بڵێن خاڵی بەهێز و باشی تایە کە لە بواری سیاسی لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە سەرجەم بوارەکانەوە تایەتی کەەوە گرنگی بدرێت بە ئافرەتان و کاری بۆ بکرێ ئەمە جگەلەوەی کەەوە یەکێک لە استراتیژەکانی تری کە داڕێژراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە و ئەوەش خاڵی باش و ڕێگریەوەی کە ئەو بەرنامەیە جێبەجێ نەکراوە لە ینی پێشتر کە ڕێگری سەرکیەکان چی بوون دەستیان پێ کردووە بەڵام تەواو نەکراوە هەندێکی توانین بڵێن
لەبەر نەبوونی پارەکە بەڵام ئێستا ینی هەندێکی پارەکەی بۆ تەخسیس کراوە و هەندێکیشی چاوەڕوانی بودجەی ئەم ساڵی 2014 ئەکرێکەوە پەسەند بکرێ یەکێک لەو خاڵە باشانەیەکەوە ئێمە یەکسەر ینی زۆر پێمان جوان بوو کە وەزیری پێشوو کاری لەسەر کردبوو ئەوەیەکەوە لە سەتادەی سەررجەم ئەو پرۆژەکانی نیشتەجێبوونی کە ئەکرێتەوە لە هەر پارێزگایەکە لە سەتادەی بدرێت بە ئەوانەی کە بێوەژنن ئەوانەی کەەوە هاوسەریان لە دەستداوە لە سەتادەی ئەو خانوانە بۆ ئەوان دیاری بکرێت و لە زۆرینەی پارێزگاکانیشدا جێبەجێ کراوە لە کاتێکا کە پرۆژەیەکی نیشتەجێبوون تەواو بووە لە سەتادەی مەسەلەن ئەگەر 300 بڵێن خانە بوو بێ 30 دراوە بە بێوەژنەکان کەوا ئەزانین ئەمە خاڵێکی گرنگ و باشە عێراقیان هەرمی کوردستانیش بگرێتەوە بۆ ئەمە بڕیارەکە کوردستان سوودمەند بن بڕیارەکە تەنها لەو 15 پارێزگایی تری دەرەوەی هەرێمە وەکو کوردستانیش ئێمە ئەتوانین ئەم پێشنیارە بخەینە بەردەمی دەستگاکانی کوردستان و لێرشەوە ئەو بڕیارەش دەربکرێت چونکە هەتاوەکو ئێستا بە چەند ینی ئافرەتێک توانیویانە لە پارێزگاکانی عێراقدا سوودمەند ببن لەو بڕیارە و ئێمە ئەو کارە ینی ئەمانەوێ زیاتر گەشەی پێبین و زیاتر بەردەوام دەچمە لای پرسیارەکان لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک فریا دەپرسێ چی دەکات بۆ ژنانی کە پەیوەند بە بۆنی کارە تونتیژەکانەوە لە عێراق هاوسەرەکانی لە دەستداوە دیارە ئێستا بەڕێز سپاس کرد چەند جاری کەم پرسیارە هاتووەتەوە پرسیاری کە دەڵێ پلانتان چیە بۆ کەمکردنەوەی تونتیژیەکان بۆ سەرڕەگەزی مێینە و ڕۆڵی ڕێکخراوەمەدەنیەکان لە پلانەکەتان چی دەبێ چەند پرسیارێکی دیکە هەر زیاتر لەسەر پرسی ڕوبەڕووبوونەوەی تونتیژی بەرەنگاربوونەوەی تونتیژی بەرامبەر بە ژنانی عێراق سەفین خەدر دەڵێ ئەکرێت بە ڕوونی باسی ئەو دەسەڵاتانە بکەیت کە وەزیری کاروباری ژنان لە حکوومەتی عێراقدا هەیەی بەگشتی لە عێراق بەپی ئاماری ڕێکخراوەمەدەنیەکان دەوتێ زیاتر لە چەند ملیۆنێک ینی ئافرەتی بێوەژن هەیە کە هاوسەرەکانی لە دەست داوە جگە لەمەی کە باس کرد چیتر هەیە دەتوانرێەوە لە وەزارەتی کاروباری ژنان بیکەن و بۆ پرسی بەرەنگاربوونەوەی تونتیژی دژ بە ژنان لە عێراقدا تا چەند استراتیژ و بەرنامەیەکی یاو بەشەیە لەیەوە بەڵێ سەبارەت بۆی کەوا چیتر ئەکرێت ینی بۆ ئەو ئافرەتانە بڕێک پارە تەرخان کراوە بۆ هاوکاری ئەو ئافرەتانەی کە بێوەژنن و یاخود تەڵاودراون و بە تایبەت ئەوانەی کەوا لە ناو گوندنشینن ئەوان زیاتر نەخێر ئەفوان ینی وەکو بودجەیەک ینی دیاری کراوە بۆی کەوا کاری لەسەر بکرێت ئێستا ئەوە بەرنامە ڕێژیەکی بۆ کراوە لەو کارانی کەوا بۆیان کراوە ئەوەیەکەوە خولیان بۆ کراوەتەوە بۆ ئەو شتانی کە بەپێی واقعی پارێزگاکەی خۆیان ئەتوانرێ بکرێ و بەپێی خولەکە بەنمونە بڵین ئەگەر خولی درومانە مەکینەیان بۆ کڕاوە خولی بەخێوکردنی هەنگ شانەی هەنگیان بۆ کڕاوە خولی دروستکردنی شیرەمەنی مەکینی دروستکردنی پەنیریان بۆ کڕاوە ینی لەو پرۆژە بچووکانە هەندێکی ئەنجام درراوە بەڵام هەتا ئەتوانم بڵێم لە سەتادەی کارەکە تەواو بووە لە 190 ماوە کە ئێمە ببینە تەواوکاری ئەو کارە کەوا ئەزانم ئەمە بۆ خزمەتی ئافرەتان شتێکی زۆر باشە کە ئێمە من وەکو خۆم یەکێک لەو پرسیارانێکەوە ئەمڕۆ لێم کراوە وەزیرەکان کاتێک کە یەن بەڵێنێگەدەن ئێوە بەڵێنی چیەدەن ئێمە وتمان ئێمە بەڵێنی ئەوە دەین هەوڵی خۆمانە دەین کە بتوانین لە ماوەی ئەم 4 ساڵەدا زۆرترین ئافرەت بکەینە خاوەنی پرۆژەی ئابووری تایبەت بەخۆی سەبارەت بە زیادکردنی موچەی و کەسانی ئەو ئافرەتانی یاخود ئەو ژنانی کە هاوسەرەکانی لەدەست داوە سەبارەت بە زیادکردنی موچەکانیان ئەمە پرسێک بوو زۆر باز دەکرا لە عێراقدا تا چەند لە بەرنامەوە دەتوان شتێکی وا جێبەجێ بکەن ئەکرێت ینی ئەوانە ینی هەوڵی بۆ بدرێت ینی هەم ینی لەو بوارەوە لە بواری ینی زیادکردنی ئەو بڕی پارەی خانەنشینیەی کەوا دەبڕێتەوە ینی بۆ ئەو کەسانە ئەتوانرێ هەوڵ بدرێ بەڵام بەلای منەوە ئەوەی کە گرنگترە لەوە ئەوەیە کە بتوانین زۆرینەیان بکەینە خاوەنی پرۆژەی تایبەتی خۆیان ینی بتوانن ئەو پرۆژە بچووکانە ئەگەر دروست بکرێت و ئەو ئافرەتانە ببنە خاوەنی پرۆژەیەکی خۆیان ئیتر چاوەڕوانی پارەی حکوومەتیش نەکەن لەوەی کە مانگێک بدرێت و دەتوانرێت و ئەشتانەوە ئەزانم ئەویان بەهێزتر بەرەنگاربوونەوەی تونوتیژی ینی دیارە کە ساڵانە چەندین ڕێکخراو راپۆرت لەو بارە وڵاو دەکەن و راپۆرتی ڕێکخراونی دەوڵەتیەکانیش دەبین لەسەر و بابەتە ینی تا چەند استراتیژێکدانراوە بۆەوەی بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ژنان لە عێراقدا بە هەماهەنگی لەگەڵ کوردستاندا
استراتیژیەتێکی جواندا ڕێژراوە کە بڕیارە ینی ئەمە کاری لەسەر بکرێتە تاوەکو ساڵی 2010 کە بواری هۆشیارکردنەوەی تایە، بواری ینی خولی زۆر تایە، کارکردنی تایە، چارەسەری ئەوانەی کە ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوەتیایەتی وەکو بوارە سەحێکە و کارکردن بۆ گونجاندنەوەی جارێکیکەیان لە ناو کۆمەڵگەتیایە. ئەتوان بڵێم خاڵەکانی زۆرە کە ئێستا لە بەرنمەیەکی وایە ناتوانین ینی ئاماژە بە هەمووی بین، بەڵام ئەتوانم بڵێم استراتیژیەتێکی بەهێزدا ڕێژراوە کە هەم کوردستانیش و هەم عێراقیش بتوانرێت لە هەردوو لاوە ئیش بکرێت بۆ ئەو بوارە. بەڵێ پرسیارێکی دیکە دەڵێ ئایا دەتوانن لە ڕێگەی وەزارەتی دادی عێراقەوە دادگای شەرعی دامەزێن کە بە شەرعی ئیسلام دژایەتی توندوتیژی دیش بە ژنان بکەن؟ بوارێکی یاساییە و ناتوانم جواب بەمەوە داوای لێبوردن. بەڵێ سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکان ئەو پرسیاری پێشتر لە بەڕێزان کرد، ینی ئەو پلانی کە ئێوە هەتانە ڕێکخراوە مەدەنیەکان دەکەونی کوێی ئەو پلانەوە هەمانگی لەگەڵ ڕێکخراوەکانی بواری ژنان لە عێراقدا؟ من وەکو خۆم لەبەر ئەوەی ینی زیاد لە 20 ساڵە لە ناو ڕێکخراوەکانە کارەکەم، ئەزانم ڕێکخراوەکان ئەتوانن ینی چۆن کار بکەن، ئەزانین کەوا ڕێکخراوەکان چنێک ئەتوانن ینی لە چ بوارەکە ئیش بکەن، بۆیە ینی ئەوان ینی سەررجم ینی بڵێن ڕێکخراوەکان لە داڕشتنی پلانەکە ئێمە دەبێ هاوبەش بن، ینی هاوبەشن، ینی ئەو پلانەی کە ئێمە کە چونێتە ناو وەزارەتەوە مانگێکمان داناوە وەکو خۆمان، ئەو مانگە کاروباری وەزارەتەکە و لیژنەکان هەمووی بزانین گەشتونەتە چه ئاستێک. ئێستا لەسەر جەم لیژنەکان داوامان کردووە، چاوپێکەوتنمان لەگەڵ هەندێک لە لیژنەکانی شاد تەواو کردووە، بۆی بزانین هەر کارێک هەتاوەکو چه ئاستێک گەیشتووە، چەنی ینی ئەنجام درراوە. دوای ئەوە ئەو شتانێکەوە باشن ئێمە بەردەوامە بینتیایەنە، ئەگەر شتێک بزانین سوودێکی واقعی تەواو ناگەێنێ بە ئافرەتانی عێراق لەوانەیە لای بەرین، دوای ئەوە بتوانین ئێمە پلانە تازەکەی خۆمان دابڕێژین، ئەویش ڕێکخراوەکان تایەدا لەگەڵمانە بەشدارە بن لە داڕشتنی ئەو گرفتەکان نەبوونی ئامار و داتایە لەسەر ڕەوشی ژنانی عێراقیانی لە وەزارەتی ئێوە ئێستا داتا و ئامار هەیە لەسەرەوەی چەند بێوەژن هەیە لە عێراقدا و ڕێژەی ئەو ژنانی ڕوبەڕووی توندوتیژی دەبن لە عێراقدا چەندن؟ وەکو ناو وەزارەتەکە داتاکانی لە لە دەستگای ئەحسای عێراقیەوە بۆ هاتووە، ینی ئەوان هەندێک داتایان لەلا هەیە و هەندێکیش لێکۆڵینەوە کراوە و هەندێک توێژینەوە هەیە کە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە کراوە، هەندێک داتا لە بەردەستایە، بەڵام ئایا ئەتوانرێت لە 100% احتیمال بخرێتە سەر ئەو داتایانە یاخود ناتوانم لە بەرەوەیکەوە ڕاستەخۆ نازانم چۆن ئەمانە بڵێ. ئەو دەسەڵاتی هەیە وەزارەتێکی ئێوە کە بەڕاستەخۆ خۆی ئەمە ئەنجام بدات بۆ کۆکردنەوەی داتا و زانیاری لەسەر ڕەوشی ژنانی عێراق؟ ئەتوانم بڵێم دووهەمین لیژنەکە من دانیشتم لەگەڵ یانە کە زۆر گرنگ بوو بەلامەوە، لە دووهەمین ڕۆژی دەست بەکاربوونمەوە لیژنەی توێژینەوە بوو کە کۆمانکردنەوە قسەی ئەومان لەگەڵاکردن کە ئێمە توێژینەوەی مەیدانیمان لێتانەوێت و ئەمانەوێت ینی کۆمەڵێک شتی باش ینی بتوانین تەقدیم بکەین لەو ڕۆ، چونکە پلان ناتوانرێت دابنرێ هەتاوەکو داتای ڕاستەقینە لە بەردەستانە بێ، بۆیە ئێمە لە هەوڵی ئەوە داینکەوە بتوانین لەو ڕێگەیەوە بگەینە داتا. لە بواری یاساکاندا ینی هەندێک لە چالەکانی ژن و ڕێکخراوە مەدەنیەکان ڕخنە لە هەندێک لە یاساکانی عێراق دەگرن ئەوەی کە پەیوەندیدارە بە پرسی ژنەوە بۆ نمونە یاسای باریکەسەتی جەعفەری کاتی خۆی ڕوبەڕووی مشتومڕێکی زۆر بۆ، ینی تا چەند ئەمەش لە ئەولەوێتی ئێوەدایە کە گرنگی بە ڕێخستنەوەی یاسایانە بدەن کە دەوتێت هەندێک لە یاساکان بڕگەی دژبەیەکیان تایە ئەوەی پەیوەندی بە پرسی مافی ئافرەت و ژنەوە هەیە لە عێراق. ئێستا لیژنەیەک هەیە بۆ ئەو کارە، بڕیارە ینی هەر لە بواری یاسادا بتوانرێت کە ئەو شتانەی کە بزانین جیاکاری ئەکات لەگەڵ دژ بە ئافرەتان ئەبێت ینی چارەسەری بکرێت، ئللا ئەگەر ینی شتێک نەبێت بڵین دژ بە شریعەتی ئیسلام بێت، چونکە زانین کەەوە ئێمە دەستورەکەمان ینی ئەوەی کە دایناوە ئەبێ ینی نابێ ئێمە شتێ بکەین کە دژ بە شریعەت بێ، بەڵام شریعەتی ڕاستەقینەمان مەبەستە نەک ئەوەی کەوا هەواداران دایانێن، ینی هەر کەسێکەوە خۆی بیوێ بڵێ ئەمە دژ بە شریعەتەوە دژ بە شریعەت نییە وا هی ناڵێن ئێمە، چونکە هەندێک شت لە ڕاستیە ینی خراوەتە ئەستۆی ئیسلامە گینا ئیسلام هەرگیز ئەوە نییە. کارێکی قورس و ئاڵۆزی بۆ پێی لە عێراق ینی فرەمەزهەبیە وڵاتێکە بۆ چوونی تینی جیاوازی تێدایە وا نازانین بەو دەرەجەیە ینی قورس بێت پشتیوان بەخوای گەورە توانین کاری لەسەرکەین ئەوەی کەوا ئێمە ینی دامان ناوە لەمە و پێش عێراق
يعني زنجیرەی وڵاتەکانە کە جیاکاری ئەکات ینی جیاکاری وڵاتەکان بۆ دش بە ئافرەتان کە هەیە عێراق 130 وڵاتە ینی ئەو وڵاتانەی مەسەن یەکەمین وڵات ئەوەیەکەوە جیاکاری نییە بەرامبەر ئافرەت ینی ئەوەندە ئێرە لە عێراقا جیاکاری هەیە بۆ ئافرەتان کە چۆتە پلەی 130ەوە ئێمە ئەوەی کە نیەتمان لێ هێناوە چەندێک ینی بۆمان جێبەجێ بکرێت داواکانی خی گەورە پشتیوانیمان لێ بکات کە لەم 4 ساڵەدا بتوانین لانی کەم هەتاوەکو 75 وڵاتی بهێنین یانیەوەی کە نیازمانە 35 وڵات لابەرین ینی بینینە عێراق بهێنینە 75 وڵات کە بتوانین ئیشی لەسەرکەین ئەمە لە زەهنیەتمانایە و ئەمانەوێت ینی کار بۆ ئەو بوارە بکەینی تر لە بواری یاسایی و لە هەموو بوارەکانی ترەوە کە جیاکاری هەیە بەرامبەر بە ئافرەتان ئەو پلانێکەوە دای ئەڕێژین ئەتوانین ئیشی لەسەر بکەین و بتوانین بیگەێنینە ئەو حەدە بۆ پرسی ژنانی ئSD ئەو ژنانی کە دەوتێ پێ ئەمریکان نزیکەی 2000 ژنی ئSD لای داعشن کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدە دەچون کراوە بۆم پرسە ئێوە دەتوان لە وەزارەتی پەیوەندیدار کە پەیوەندیدارن بە پرسی ئافرەت و ژنەوە چی بکەن و چیتان کردووە چی هەیە لە بەرنامەتاندا بۆم پرسە بەڵێ ئێمە وەکو بەڕێستان ئەزانن و کوتمان ئێمەم هەفتەیە لە بەخابووین دوێنێ گەڕاینەتەوە ئەوەی کەوە لە نیازمانە هەیە سەررجەم داتاکان لێرەوە ینی وەربگرینەوە ئێمە سبینە دەچینە هەولێر ئەو داتایانێکەوە بەڵگەنامەکان هەمووی وەرەگیرێت و بەنیازین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکاندا ڕاستەوخۆ قسەیان لەگەڵا بکەین کە بەنیازین لە گەڕانەوەمان بۆ بەخایە چاوپێکوتنمان هەبێت لەگەڵیانە ئیتر ینی لەم لا وەرگرتنیدا تاو بەڵگەنامەکانە لەو لاشە چاوپێکەوتنە لەگەڵ ئەواندا هەتاوەکو بتوانین بگەینە بەرەنجامێک تایدا هەمانگیەوە چ لەگەڵ لایەنەکانی ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەنجومەنی باڵای خانمانە یاخود ئەو لایەنەی کە پەیوەنددارن بەگشتی لەگەڵ هەرێمی کوردستان دەبێت هەمانگی هەبێت ینی ئێمە وکتمان 5 ڕۆژیانی لە دەواما بووین و ئێستا ینی گەڕاینەتەوە ینی بەنیازین ینی لە ماوەی ئەم مانگەدا چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین تەنها پەیوەندێکی تەلەفۆنی بووە لە نێوانی ئێمە و بەرپرسی دەستەی باڵایی خانمان ئێمە بەنیازین دانیشتن بە یەکۆ بکەین هەتاوەکو بتوانین هەماهەنگی تاوامان هەبێت لە کارەکە لەگەڵ لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمانی عێراق لەوێت تا چەند هەوا هەنگن بە تایبەت بۆ پێدانی زانیاری و ئەو داتانێگە لای ئەوان هەبێ یاخود لای ئەو ڕێکخراوە جیهانیانەی کە تاکو ئێستا ساڵانە لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە بە تایبەت مافی ژنان لە عێراقیشان کردووە بەڵێ وەکو لیژنەی ئافرەتان لیژنەکە هەتاوکو ئەو کاتێکەوە ئێمە چاوپێکوتنمان لەگەڵاکردن بەرپرسی لیژنەکە دیاری نەکرابوو و بەس ئەندامانی لیژنەکە هەندێکیان قسەیان لەگەڵا کردوین و هەر کە بەرپرسی لیژنەکە دیاری کرا یەکەم چاوپێکەوتنمان ئەبێت لەگەڵیانە لە دوای ئەوە هەماهنگگی تاوا ئەبێت لە نێوانی ئەمە ئەوان بەڵێ پێتان وایە ئەو ڕێگریانی کە دێتە ڕێی ئێوە هەچەند هێشتا وەک پێ دەست بەکار نەبوون بەڕسمی نزیکی 5 ڕۆژە دەست بەکار بوون ئەوەی کە پەیوەندی بە پرسی ژنانەوە هەیە لە عێراقدا دەتانوێت کاری بکەن ڕێگریەکان چین ئەوەی کە پەیوەندی بە پرسی دابینکردنی کەمی بوجەوەی بۆ وەزارەتەکەتان یاخود چی ئەتوانین بڵێن ئەو بواری ینی بوجە دیاریکردنی بۆ بوجە بۆ ئەو پرۆژانێکەوە ئێمە لە خەڵماندایەکێکە بێت لە ڕێگریەکان بەڵام ئایا چەندێک ڕێگرێ بێت جارێکە نازانین ینی ناتوانین بڵێن ینی لە سەتا چەندی ئەو شتانێکەوە ئێمە چکە شتێمە داوامان نەکردووە ئایا چەندێک ینی قبولەکرێت و چەندێک قبول ناکرێت و شتانێکەوە ئێمە ئەیخینە ناو پلانەکەی خۆمانەوە ئەوە لەوانەیە بڵێن ڕێگریەک بێ و یەکێکیش لە سەرەکی ترین ڕێگر ئەم بارودۆخەی ئێستای عێراقا کە لە بواری هەم سیاسی و هەم ئابووریتایەتی یان ئەگەر بوارە سیاسی و ئابوووریەکە بەو شێوازە بێت لەوانەیە نتوانرێت ئەو پلانێکەوە داڕێژرێت بۆ 4 ساڵەکە لە 100 دۆکو خۆی ئەوەیکەوە ئەمانەوێت بیکەین لەوانەیە نتوانین بکەین بەس ئەگەر بواری سیاسی و ئابوووریەکە باش بێت ئەوە شتێکی ترایانی بڵێن ڕێگریەکان لە بواری ئابووری لە بواری سیاسی وەجگە لەوەشی کە بوارە کۆمەڵایەتیەکە و ئەو کولتورێکەوە زاڵە ئێستا لە ناو پارێزگاکانی عێراقدا لەوانەیە تا ڕادەیەک ئەوەش ڕێگریمان لێ بکا لە کارەکانماندا بەڵام ئەوەی کە تا ئێستا ئێمە بینیمان یعنی لە ماوەی ئەم
5 ڕۆژەی کەوا لە کاردا بووین گەلێک کەس هاتن ینی بۆ ناوەزارەت بۆ پیرۆزبایی بۆ قسەکردن گەلێکیان زۆر ینی دڵخۆشی خۆیانیان دەربڕی بەوەی کەوا ئێمە لە کوردستانەوە بە خیبرەیەکی چەند ساڵیەوە هاتوین ینی ئەوان قسەیان لەسەر ئەوە بوو کەوا ئێمە لە 2023 دەستمان کراوەتەوە لێرە ئیش بکەین بۆ ئافرەتان بەس ئێوە لە دوای ڕاپەڕینەوە لەنەوە یەکەوە لە کوردستانە ئیژەکرێ لەبەرەوە توانین ئەو خبرەی ئەوەیە کەوا هەیە نەقلیکەین بۆ پارێزگاکانی تر ئەوان ینی بەوە دڵخۆش بوون ئێمە بتوانین ینی کار بکەین لەسەر گۆڕینی هەندێک لەو کولتورانەی کەوا لەنا ئەو پارێزگانەدا بڵاو بەڵێ دەم دەستگای پەیوەندیدار بە وەزارەتەکە ئێوە چییە لە ئاسی و 15 پارێزگای عێراق بە فەرمی کاری تێدا دەکەن لە ڕێی دەم دەستگای فەرمیەکانی دیکە حکومەت و هەمانگیتانە یاخود لە ڕێی چیەوە گە بتانەوێت پرۆژەیە یاخود کارێ بکەن لە پارێزگایکی عێراقدا بەڵێ هەتا ئێستا و کارانێکەوە کراوە هەماهەنگیان کردووە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکاندا لیژنەی ژنان ینی لیژنەی ژنانی ئەنجومەنی پارێزگاکان هەستاوە بەو جگە لە ڕێکخراوەکان ینی ڕێکخراوەکان و لیژنەی ژنانی ئەنجومەنی پارێزگاکان هەماهەنگیان وەزارەت لەگەڵ ئەوانە هەماهەنگی کردو و توانراوە گەلێک لە ئیشەکان ئەنجام بدرێت بەڵام ئەمریکا ڕزامەندی دەربراوە بەکردنەوەی نووسنگەی وەزارەتەکە لە هەر 15 پارێزگاکەتاوە ئەزانین ئەوەش بەرەنجامێکی باشتری ئەبێت لەو میکانیزمێکەوە پێشتر هەبووە. بەڵێ ئێستا تۆ باس لە پرسی لایانی ئابووری ژنان کرد ئەوەی کە بە ئەولەوێت بێ لە ئێوە تەنها ئەو مەجاالێ دەتانەوێت کاری تا بکەن یانی لیان گرنگتر لەم بوارە لە چ بوارێکا زیاترتانەوێت کاری لەسەر ژنی عێراق بکەن. وازانم لە وتمانانی ئەو استراتیژیەتەی کەوا لە بەردەستایە بۆ گەشەپێدانی سەرجەم بوارەکانی ئافرەتان ینی هەموو بوارەکانی تایە بەس ینی ئەولەویەتی من بوارە ئابوووریەکەیە بۆچی بوارە ئابوووریەکەیە لەبەرەوەی کەوا ئەزانین ئەگەر ئافرەت لەو بوارەدا بەهێز کرا ئەتوانێت ینی دەسەڵاتێکی وای هەیە کە بتوانێت زاڵ بێت بەسەر بوارەکانی تریشدا ینی ئەتوانێت کاریگەری هەبێت لە سەرجەم بوارەکانی تریشدا و ئەجا ئێستا کێشەی سەرەکی زۆرینەی ئافرەتانی عێراق بە تایبەت ئەوانێکەوە بێ هاوسەرن ئەتوانین بڵێن بوارە ئابوووریەکەیە ینی بۆیە ئێماڵێن ئەگەر تەرکیز بخینە سەر بوارە ئابوووریەکە پشتیان بەخوا ئەتوانین چارەسەری هەندێک لە کێشەکان بکرێت و ئێمە لە گەڵ ڕاگەاندنەکانی کەشدا کە چاوپێکەوتن کراوە ینی هەندێکەوە ئەزانن کە ئێمە توانین چارەسەری سەرجەم کێشەکان بکەین و تومە نەخێرە بێ واقعیانە ئێمە بیر بکەینەوە ینی کاتێکەوە عێراق بەم بارودۆخەی خۆی کەتیایەتی کە خاوەنی چەندین کێشەیە ئێمە ناتوانین بڵین وڵا بەم 4 ساڵێکەوە ئێمە کە ئێشتا چەند مانگێکیشی لە ڕۆشتۆ لە کارەکە ئێمە توانین سەرجەم کێشەکان چارەسەرکەین بەڵام ئەتوانین چەند هەنگاوێک بنین چەند هەنگاوێک بنین وەکۆی کە ئاماژەم بەڵێنی ئەوە بدەن ئەیلانی کەم بەشێک لە کێشەکان چارەسەر بکەن پشتیوان بەخوا توانین ئەو بەڵێنە بین دواتەوە دەمێ بزانین بۆ ژنانی عێراق بەگشتی و چ بەڵێنێکیان پێدەدەنەوە دواتە ئێوە دواوتەمان هەر ئەوەیە کە ئەڵێن ئێمە لە ڕاستیە ئەو پۆستی کەوا وەرمان گرتووە بۆ ئەو وەرمان نەگرتووە پۆست خزمەتمان پێ بکە بۆ ئەو وەرم گرتووە کە بتوانم خزمەت بکەم ینی نیەتم وایەکەوە بتوانم خزمەت بکەم بە سەرجەم ئافرەتانی عێراق و ئافرەتانی کوردیش پشتیان بەخوا توانین خزمەتیان بکەین. زۆر سپاس بەیانووری وەزیری کاروباری ژنانی عێراق سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێز بەڕێزان سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش بۆ مولایەک خواتان لەگەڵ.